سڵاوتان لەبێت یان بەرزانم لە بەرنامەیەکی دیکەی هاوژینیۆ دەبمە میوانی ماڵەکانتان ئەمڕۆ کللتوری کوردی و سویدی پێکەوە بەیەوە ئاشنا دەکەم. زۆر خۆشحاڵ بووم کاگەوسەر ساراخانی ژەروەها ئەمێ سەرتا بۆ دەست پێ بکەین بزانم چۆنم کچە جوانە و ناسی و چۆن بڕیارەتدا هاوسەرگیری لەگەڵدا بکەین. پێشە بەخێراتین کاناڵ جوانەکەتانەکەم بە سلێمانی بەخێوان سەر چاوم بیدایەت لە ڕێستۆرانێکیشمە کرد لە سوید مانجێ ڕێستۆرانەکە بووم 15-20 نەفەر لە بەردەستمایشیە کرد زۆربەی زۆریان سویدی بوون ئیتر ڕۆژێکیان ئەمیان تاین کرد دەستی کرد بە کار لەوێ و کاشێر کارمەندی تازە بوو تر شتم فێرە کرد و بیدایەت دوای ماوەیە یەکترمان ناسی و بووینە هاوڕێ و چوونە دەرەوە ڕێیا و گەڕان و چوونە دەرەوە لەگەڵ برادرانی من برادرانی ئەو تێکەڵاوی دروست بوو دوای تێکە تێڵاوبووین ئەحساسی دروست بوو بە حکمی من خۆشی بە باسکردم تام زۆرشم بیر نایەتەوە خۆی باسکردم زۆر ڕووخۆش بووی هازەلی بووی چوونە دەرەوە لەگەڵتا خۆش بوو مرتاح بووم خواخەم هەموو ڕۆژێ لەگەڵتا بچمە دەرەوە. بەستخوا بایەک پرسیارکەم تۆ ئەم ڕووخۆشی و شتت بوو ئەوە بۆ کە دڵی بەری یان هەر خۆوا بووتە؟ نەوەڵا هەرداوین لە ماڵە هیواتمە ڕووخۆش و دەمە پێکەنین و ژیان چیە ئەش بوو سەرنجێشی ڕاکێشە؟ ئارلا سەرنجی ڕاکی چاکرەوە بوو چوونە دەرەوە ڕوویە یەکترمان ناسی تێکەڵاوی برادرەکانی منەوە بوو ئێتر خۆشەویستیە دروست بوو لە بینمانە کە خۆشەویستیەکە دروست بوو بیدایەت بە کەسبکاری خۆم بوو دوایش بە کەسبکاری خۆی وت ئیتر تەسیقێکمان کرد و هاتینە سەرەوەی کە بەرەو پرۆسێکی تر بڕۆین پرۆسی زەواج ئەو لە سوید مزگەوتی لێ مەلاممان هێنا و مارەم کرد بە کوردەواریانە بە کوردەواریانە مارە داوای ناکرد بڵێ من بۆ بە پێنەریتی ئەوان بەیان شێوازی کرد وەڵامەتی خۆمانی زۆر بەدڵ بوو بەس یەک مشکلی تازە مشکلەکەی بۆ پێیا بوو ئەوە بوو کە بیدایەت مارەم نەکرد وتی لەسەر 1 میلیۆن کە ئەتر ساتە کوردستان بینی ئەو لەسەر 20 مسقالە ئەو لەسەر 30 مسقالە پێنەگەیشتبوولەوە تێنەگەشت وەڵا دووبارە یەکەمەوە جەبۆیەکەی تازە ڕۆی یعنی تەنها 1 میلیۆن کەت بۆ کرد مارێک لە 3 میلیۆنکەیە ئێتری باشەوە لە کچی کووردا فەرقمە بێ مش تا دووبارە یەکەمەوە ئەمە کچەکانی کوردستان ها 20 مسقال و 30 مسقال ئەیش فێری ئەوان نابێ زۆر باشە دواتر ژیانێکی دوو دۆژمان سەرخۆ بێت بە سەختیەکانی ژیانە بێ تێپەڕین لە هەمان شوێنیشمانە کرد یارمەتی یەکترمانەیە تێکەڵاوی یەکترمان زیاترە کرد دوای مارێکتر تێکەڵاوی من و کەسوکاریە و یەکتر ناسین دوو کولتوری جیاوازە شەکان زۆر جیاوازن قورس نەبوو بۆیەوە خێزانی و خێزانی ئەوان بیدایەت تۆزە قورسی تیا بە ئەبێت تۆ بتوانانی یعنی بەسەر ئەو شتانە ئازاڵ بیت بەسەر قورسانە ئازاڵ بیت ئەبێ خۆ بە قووەت بیت و جوێتی ئەوە هەبێت یان دەسە بۆ شتێ بقەت بێژبیری لێ بکەرەوە ئەنجا دەسی بۆ بەرە پەشیمان بە دوایی سوپاس بۆ خۆشیانکی سەرکەوتمان بەسەر بردو و هیچمان پەشیمانی تۆ پەشیمانی منە بێت دوای لەو بپرسم سارام چۆنی؟ باشم تشۆنی دەنگ و باسە چۆنە؟ سەرەتا زۆر خۆشحاڵ بووم بەناسینت ئەمە هەندێک شتمان دەربارەی خۆت و هاوسەرەکەت پێ بڵێ. باسی چیرۆکەکەتمان بۆ بکە. چیرۆکی ئێمە لە سەرەتاوە من دەستم بە کارکردن کرد لە ڕێستۆرانتێک لە سوید ئەو کات ئەو بەڕێوبەری ڕێستۆرانتەکە بوو منیش لەوێ وەک کاشر دەستم بە کارکردن کرد ئەو زۆر ڕووی خۆش بوو بەرامبەر هەموو کەسێک بەڵام زۆر زوو کەوتە سوعبەتکردن لەگەڵ من و ڕۆژانە پرانک یعنی کەتنی پێکەنی ناوی پێدەکردم کاتێکی زۆر خۆشمان لە کارکردن بەسەر دەبرد پاشان لە دەرەوەی ئیشیش پێکەوە دەچوونە دەرەوە. چۆن خۆشت ویست؟ وابزانم هاوسەر بوو باوەڕکەمەوە بێژە لە باوەڕکەم تۆوی بیرمان بیتان نایە کامتانەکەم عاشقی کامتان بوو ئەلمهم بیداشکم برادر بووین هەردوومان بێکجار تێکەڵاو بووین کاتی سێرە کرد خۆشەویستی لە حوب عشق غەرامیاتە پێوتنەکەی کامتان بوون؟ ئەوان نازانم ئەوشان نازانی؟ هیچمان نازانم جوان بەستن ئەوانە؟ ئەزانم جەماعەتی برادرم بەیەکەوە ڕۆژی بۆ پیاسە بۆ گەڕان هەموو شتێکمان بەیەکەوە بۆ سینەما ئێتر تێکەڵاوەکەمان دروست بوو
بس من تصوري من ويكون بخيال ما بيت او من خوشويست أو بتوي. يعني احساس بها بيكسر رازي بوني تشي تۆ ڕازی بووی؟ شو انا مو سارا how you feel شتێک دەربارەی خەڵکی کوردستان دەزانیت؟ a new person Kurdish person I'm open with every من کەسێکی کراوەم جیاوازی نەتەوایەتی لای من گرنگ نییە. you know سارا باشترین یادگاری لەگەڵیدا چییە؟ No. that's first Yes, many نەخێر ڕاستە زۆر کورد لە سوید هەیە بەڵام تێکەڵاویان نەبووم. كردي زول السويد کاک هاوسەر تۆ بە چ نیازێک سەرەتا چوویتە سوید هەر بۆ هاوسەرگیری ڕۆژی یەکسەریان لا والله من دوبرام لويجان اتر شو ما بدا بخوان دجم شم بخوان لوي شهاده تاوكم مشتانا اتر هم كاتشين جان دروس كينو بقرينو بيرا اتر زاجوش لي مش مانو بلام تكاتشي تابي خلقي تربيني تكلاوي تابي بدا خوانم زورم خوان لوي اتر تاششي سنه من لسوي تاوكت تكون برو روشم بو جامعه بخوانم بلام تدوي ببوني شكار وازمنه ینی نیەت ئەوە نەبووە پێشتە بیرت لەوە کرده بۆ کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ سویدیەکە هاوسەرگیری بکەیت ات خو تصور ناكد والله امر نازل بين شي رويا من جار بيج هر وقت خوش بين باخر بك شي بي خوش اسم يا خزانم دايك من الله دایکی مناڵەکە ات خو نازل والله بداك لكرسان بو هل خو نازل حزم بك شي سيوتو ام شي سيوت جوان بالان برزه چايان شي نقشان زاده بزم كشو ميت هل تلو شاوراني ام كبير من كرسان بون ليره زواج كموشانا فهمت اللي ببوني شوك يكتر ما ناسي من او خوش يسيد روزوي زواج مان کرد سپاس بخوا زواجی سەرکەوتوو بوو باش تۆ یادگارێکی خۆشم جا لە یادگارێکی ئەو شتێک کە زۆر زۆر تایبەت بێ لەلات قەت بیر نەچێتەوە پێشەوەی هاوسەرگیری لەگەڵ بکەیت یادگاری خۆشمان زۆر زۆر بزانم ئەڵا ڕۆژێکم نازانم بە ڤیدۆش لەسەر ماوە نەختێ من شتی کوردستان بداتەوە باسێ کرد ئێتر شتی خۆشم بە باسە کرد ناخۆش تێکەڵاو ڕۆژێک شتێکم بە باس کرد بیرم ناشەکە چی بوو زۆر پێکەنی یعنی ئازگە پاڵکەوتوو بوو قاقای لێ هەر پێکەنی خۆم حەپەسەم باش ولا زەلی وەرە پێکەنی کچە ئەوە زۆر بەخۆ تەسویرش بوو تەسویرەکەشی ماوە ئەو شتەمان پێ بڵێ چی بوو بیرم نەماوە چۆنە بێ شتێکم بەس تەسویرەکەم ماوە تەسویرەکە یەکەم لەواتەیە کە لە عەزەکەیە نییە پەلەقاژێتی پێکەنێ خەڵکی سوید پێم وایە تۆزێک کەمتر ئەوە جۆکینگان هەیەوانە وایە لە چاوێرە ئەوە بۆ تۆ زیاتر سەرنجی ڕاکەش بەدڵ نایەوە من خەڵکی ئەوروپا زۆربەی زۆریان ساردن بەس فاز و خەمە گەرمەکەیان دەستکەوتەوە ئەمیان وەکو خۆمان گەرم و گۆڕە بەخۆڵقا یعنی باشە کۆمەڵایەتیشە زۆر زۆر کۆمەڵایەت هەم لە سویدیش یان هەم لە سوید بوو کەس خۆی لە سوید کەس و کار زۆر سارد و سرنجاویەکە بەس ئەم بە کەس و کاری زۆر باشە یعنی دایم هەواڵیان نەپرسێت چێ بۆ لایەن سەردانیان نەکات ئەچێ بۆ لای بنەوە دایکەکەی خۆشکەکەی باوکو دایکی سەردانیان نەکات تهدیان بۆ بە هەموو بۆنەیەک ئەچێ بۆ لایەن ئەمە لەبەر تۆ لە تۆ فێر بۆ یانان خۆی وابوو نازم هەروە بۆ پێم سێ ینی کوردەواریان نەهاتووە یعنی خۆی بۆ کەسوکاری زۆر زۆر باشە Okay, Sarah, I wanna you say سارا باسی یادگاریت بکە لە دوای ناسینی ئەو Oi, everything went so fast. هەموو شتێک زۆر بە خێرایی ئەڕۆیشت. منداڵە گەورەکەمان زۆر زوو دروست بوو. پاشان کاتی خۆمان بۆ منداڵەکان تەرخان کرد. لەبەر ئەوە زۆر شتم بیر چووەتەوە. Memory. دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بوون دیارە زۆر پەلەت بوو چەند مانگ خۆشەویست بوون بێکەوە وەڵا چەند مانگ کوردەوەرانی خۆمان هاتوو من ئەوروپیانە بۆی باتمە وایە 5-6 ساڵ بۆ شتیان جەزاژم کرد نازم یەک دوو مانگ مارم کرد زۆر بە کوردەواریانە چی دەبێژە ئی دەستان خۆش بێ ئەڵەن چی پێکەوە بشینە دەرەشۆکەمێک سارا باسی خێزانەکەیم بۆ بکە کە یەکەم جار بینیت Yes, when I come here, یەکەم جار کە هاتمە کوردستان لیۆن هێشتا بچووک بوو. نزیکەی 1 ساڵ بوو. خێزانەکەی زۆر دڵیان بە من خۆش بوو. کەسانێکی زۆر باشن. هەروەها ئەندامانی خێزانەکەش زۆرن. نەوەی زۆر و 5 برا و 2 خوشک و خزمی تریش هاتبوون. نەمدەزانی کێن. کۆمەڵێک منداڵی زۆر لە چواردەورمان کۆببوونەوە. ئامۆزا و پورزای زۆرە. around. هەستت چۆن بوو؟ Yes, because Sweden is. بڵێ چونکە خێزانی سویدی بچووکن ئەندامانی خێزان زۆر نین. دڵخۆشم بەو جۆرە ژیانە
حەزم لە کوردستانە کۆبوونەوەی خێزانیم حەز لێیە. Many people hanging around. Yes, باشە کاگاوسەر تۆ بۆم باس بکە کاتێک یەکەم جار خێزانەکەی تۆ بەم خاتونە جوانە ئاشناکردن کاردانەوەی خێزانەکەی تۆ چۆن بوو؟ پێیان خۆش بوو جیاواز بوو هەم بۆم خۆش هەم بۆیان خۆش بوو ئەم زیاتری پێخۆش بوو قەرە باڵغ بووین گەرم و گوڕین پێشوازی خۆڵکمان جوانە خۆڵکمان گەرمە ئەشێک تازە بوو و خێزانەکەی منیش براژنێکی تازاتە ناو عایلەکەەوە پێشتر چوار پێنج براژنی تریشمان هەیە ئەم یەکەم براژنەکە لە کولتوری خۆمان نەبێ کولتورێکی تر بێت تێکەڵای کولتوری خۆمانێکین شتێکی خۆش و جیاواز بوو ڕاستی باسێکی مناڵەکانتم بۆ بکە سەکەم تۆزە عەجوولن بەڵێ لا ئەمان گوڵەکەی ناوەڵ ئەمە تۆزە عەجوولە ئەمە گەورەکەمە لیۆن ئەوی ترام کچووکەکەیە کچووکەکە تۆزە حەرۆکە ناویان چیان؟ گەورەکەم ناوی لیۆنە کچووکەکەم ناوی ناوەجێکەکەم ناوی کێڤینە و کچووکەکەم ناوی جولیانە چێ بڕیاری ئەو ناوانەی لێ بنێ؟ وەڵا بە ئینتفاقی خۆمان بە ڕێکەوتی خۆمان لیۆن ناویش عالەمیە و کێڤین بە هەمان شێوە جولیانیش بە هەمان شێوە هەر یەکەم مانایەکی جیاوازیە ناوەکان شتێکی جوان بوو سارا you like Kurdish؟ سارا حەزت لە ناوی کوردیە؟ Yes, I don't know. بەڵێ بەڵام ناوی کوردی زۆرم نەبیستووە. لایک ئێمن بارا I prefer زیاتر ئارەزووی ناوی جیهانی دەکەم سویدی یاخود ئینگلیزی چونکە بە ئاسانی لە هەموو وڵاتێک بەکاردێت. دیتالۆ نەکرد بۆ نایەکی کوردی لێ بنێن بابا خۆی لە ئەسڵا لیۆن ئەوە نای ئەمین بووایە بەڵام ڕێ نەکەوتین کێوێتمانەوە بە ئەمین بێ هەر ڕێ نەکەوتین ژنا هەدیەمان بووە هەو بۆ خەستەخانە بەگەلی هەدیەکان نووساوە ئەمین ناوێکی زۆر جوان لە سوید ناویشی مەتریف و بەناوبانگە ئیتر ئەو بوو نازانم ڕێ نەکەوت بە کوردیەکەی چەند ڤیددیوەیەکی پێ پیشانمان پێش ئەوەی بین بۆ ئێرە لە کاتی مارە بڕینایە ینی خاتون تۆزە شەرمەکەەوە بە عەرەبی ئەیڵێتەوە بۆم باسێکی و کاتە بۆ ئەو دوو مەلا بوو نواسم خەڵکی عێراق بوو ئیتر کەمارەم کرد ئاشەرمیەکرد یەکەم شی تازێ بوو یعنی شتێ بوو پێش قەت نەیبینی بوو هەر کەسی دەوروبەری نەیبینی بوو شتی ڕووی نایبوو لە ژیانی ئێمە شی تازە بووم شەرمێکە تۆزێ تاسمەکە تۆزە تست و شەرمی پێوە دیار و بەزەلمیم کە تەواو دوای ئەو لایەکە مارەکەم ئەڵێ مارەکە چ بە لێک ملوواکە ئە لێایە دوایەتی ئەی بۆ بجۆم بەتا شەرح نەکردم بۆ زیاتر مەویست سارا what is the difference between سارا جیاوازی خێزانی کوردی و سویدی چییە؟ it's a lot different. زۆر جیاوازە نازانم لەکوێوە دەست پێ بکەم لە سوید منداڵ زوو ئەرکی سەرشانی خۆی لە ئەستۆ دەگرێت کە چووە زانکۆ ئیش دەکات تا خەرجی زانکۆی هەبێت لە 8 ساڵی منداڵەکە خۆی لە ماڵ دەچێتە دەرەوە و بەجیا دەژی زیاتر کات لەگەڵ هاوڕەکانیان بەسەر دەبەن نەک خێزان بەڵام لێرە خێزانەکان تێکەڵن They're living alone. They are too much with friends and they do their own thing. Like here, everyone is together. Yeah. big points of Kurdish people you like? I don't really know the big one. یاڵا گوتی ساما سوترە فەزوارێک فێڵ Yes, I like being together. حەزم لە ژیانە لەگەڵ کورد منداڵم زۆر خۆش دەوێت Alltså, hela när det är mycket folk runt omkring. ڕاست لە زۆر حەزەکەم کە قەدەر و بەرقەرە باڵغا تێکەڵاوی لە ناوێکە ئەو بەلامانە زۆر خۆشە I like kids also. Your kids like سارا منداڵەکانت لە خۆت دەچنیان ئەو child or Sweden? I don't know. In Sweden, ڕاستێکی لە سوید سویدین و کە دێنا کوردستان کوردن و کوردانە هەڵسو کەوت دەکەن ڕفتارەکانیان چۆنە زیاتر فێری کوردی شکردونە فێری کوردیم کردم باڵێ گەورەکەم کوردی زۆر زۆر باشە و ناوەنجەکەشم کوردی تێگا بینیم لە دایکی باشە بە کوردی قسەیەکرد ئەمە تەرجمەشێکا جارە باش تەرجماتە کوردیەکەی زۆر زۆر باشە بە بردامی بە کوردی قسەی لەگەڵاکەم گەورەکەمە بەخۆڵە ئەڵێ من کوردم ئەڵێ من کورد ئەوشتی زۆر زۆر پێم جوانە هەرێ لە حەزانەوە ئەوانەی خەڵکی هەش وڵاتەکەن عەلەمیشیان لە پەنە ڕەسمەکەیانە داناوە بۆ ئەمان عەلەمێکی سویدیان بۆ داناوە لە دەستی ڕاست لە دەستی چەپش عەلەمیشی کوردستانیان بۆ داناوە یعنی ئەوە نیو بە نیوە ئەوە شتێکی زۆر جوان بوو لە سویدا بینی بەس شتێکێکی وتێ کراسێکی بینیوە نووسرا I love کوردستان ئەو چون بە فامیلی ماڵ لێرە کراسێکی بینی نووسا بوو I love کوردستان دوان شەق نەدانێت سپێک و ڕەشێکی هەڵگرت ڕایەکە فامیلی ماڵ ئەوت I love کوردستان لە کوردستان ئەمن کوردم ئەمە ئەم فامیلی ئەسیلیتی زیاتر ئاشنات کردوونەوێ ئاشنا بوو زۆر کلتوری خۆمان کلتوری خۆمان زۆر پێ خۆشە زوو ژیانیان بۆی تێکەڵاو من زیاتر لە ئەوروپا خۆم قسەیان لەگەڵاکەم لەگەڵیان تێکەڵاوم ئەمەوێت زیاتر لە ناو کەسوکارمان تێکەڵاو بوون و زیاتر زووتر کلتوریەکە وەرەگرن
هەرچی شتێکی باشی کوردستانە ئاشنام کردن خراپەکە نە خراپەکەی پێویست ناکە بەشتە باشەکان ئاشنام کردن بە هەموو شتە باشەکە. ساڵی چەند جار سەردانی کوردستانەکەنەوە؟ وەڵی ساڵ کردە ساڵی جارێک دوو جار سە لە پار و سێ جارەتونەوە. ئێریان پێخۆشترێنە زۆر پێخۆش. مانگی پێشەوە بلێتم بڕێ بوو یاک مانگیان و باوەکی بڕێن هەموو ڕۆژ جامتەکە حەزەکە کی بڕێن و باوەکە بە تەبێتی گەورەکە. When I'm alone with them, دایکی دەبێت شایەتیم بۆ بدات کە من بەتەنها لەگەڵ منداڵەکان بم بە عەقڵی دادەنیشن و منداڵی زۆر باشن بەڵام کە ئەو دەبینن لە دەست دەردەچن. ئەوە بۆ مشکلەکە زەیشیە love to play. لای من هەموو شتێک لاوەیە ڕێگریان لە ناکەم باز دایک چۆنڵی ئەم خۆی ئەڵێ ئەمەتان بۆ نێبکەن ئەمە غەڵەتە ئەمە ڕاستە ئەمە غەڵەتە بۆ منە لای خۆمانچم بۆ دوکان ڕۆژی سێ چوار جارشم خەینە گوناحم ناڵە ما بڕم بەزەمەڵە لا ڕۆژی یەک جار ئەڵێ ئەبێ تەربێتیان داری بەس من حەز ناکەم دڵم ناڵشم حەزیان بەچی بوویانەکە هەوریاتێکی باشتریان ئێتە. سارا سارا باسی خێزانەکەیم بۆ بکە کە یەکەم جار بینیت. دوپرەتم مناسی سرەوەی With his family, I talk every day. لەگەڵ ئەندامانی خێزانەکەی هەموو ڕۆژە قسە دەکەم بە تایبەتی لەگەڵ خوشکە بچووکەکەی چونکە 2 ساڵ لە من گەورەترە و ئەویش 2 منداڵی هەیە گەورەکەیان لە تەمەنی لیۆنە و بچووکەکەیان لە تەمەنی منداڵە بچووکەکەی منە لەبەر ئەوە زۆر قسە دەکەین لەبارەی منداڵەکان وەکو خوشکمان لێ هاتووە. کە بۆ یەکەم جار هاتمە ئێرە تەنها بۆ ماوەی 2 هەفتە بوو چونکە هێشتا زۆر تێکەڵی ئێرە نەبوو بووم بەڵام بۆ جاری دووەم بۆ ماوەی 2 مانگ مامەوە لە تەنیش دایکیەوە دەوەستام و تەماشای دەستیم دەکرد کە خواردن دروست دەکات لە ماوەی ئەو 2 مانگەدا خۆم لە ماڵەوە خواردنەکانم تاقی دەکردەوە و وردە وردە باش دەبوو جار دوای جار. بەزە لە دایکمە فێر بوو دایکمەش خواردێکی دروست ناکەم لە دوای وەستا سێریە کرد ئەی فێرم کە ئێستا خواردن خواردن بۆ دایکم دروستەکە. لە ئەوروپا خواردنی عجیب دروستکە یا پراخ و ئینشەڵڵا یا پراخ برنج و شلە زەڵاتە یعنی کوب و کفت و ئەم شتانە هەمووی لە ئینتەرنێتە جوان سێریەکە دەگەشت پرسیار کات یا بە خوشکەکەمە لە بمەڵە بە دایکە بڵێ با پێم بڵێ بزانم چۆن بیکەم. جاکا کاوسەر وەبزانم لە سوید شتێکی پێوترە فیکە تقریبا لە کوردستان ژێ شتە هەیە ئەڵەن چی بڵێن تاقیکەینەوە؟ بۆنە باش سارا سارا ئەوەندەی من دەزانم فیکە کللتورێکی تایبەتی سویدیە ئەمەوێت زیاتری لەبارەوە بزانم. You go drink coffee with your friend. ئێمە دەچین قاوە دەخۆینەوە لەگەڵ هاوڕەکانمان هاوکارەکانمان یاخود لەگەڵ هاوسەرەکانمان یاخود کەسوکارت. بەڵێ وەکوتم لەگەڵ هاوڕەکانم دەچین یاخود قاوە و هەر شتێکی دی بێت دەیخۆین وەک کوکی و سینەمۆن ئەوە ڕێستوەرگرتنە لای ئێمە واتە فیکە. Yes, that's fika. ئاشنایت هەبوو کاکاو سەر بم بابەتی فیکەیە؟ ناوەڵا بەس خۆی زیاتر گوشەشەری خۆمانی لێتە تەقریبان لەگە کوردیا تۆزێ کوردیش عەسرانی هەیە؟ عەسرانی هەیە چۆنڵی هیچ نییە بیکە چی فیکەیە بمنەچی چرا ساعتێکە خۆی چایەکە خۆیتەوە ئەوان قاوا خۆنەوە خاوی تاڵەوە. ئەوەی من بزانم ئەڵەن پێم وایە یاسایەکی هەیە کە ئەگەر 8 کوکیز نە زیاتر بێ نە کەمتر بێ شتیوامان هەیە؟ بخواوان نازانم ئەو بێ لە سارا بپرسم. لە سارا پرسیم. Sarah, this fika have a special things that say you must be 7 cookies, no more, no less. That's true? I haven't heard about that. شتێکی ئەوم بیست بوو لەسەر ئەڵەن کە 8 کوکیز دانن پێویستە لەو نەزی حوتە شتێکی لەوە زیاتر و کەمتر نەبێ یاسایەکی ئاوە تایبەتە بە سویدیە و فیکەیەوەنە تۆ چ شتێکی کوردی خۆمانە فێریەوە کردبووی لەسەر ئەوەش پرسیاری نەکەین گەرمی خۆمان کە بە دەمیوانە چۆن گەرم و گوڕین خواردن شتی خۆمانەوە زیاتر لە دایکمەوە فێر بۆشتانم بەلاوە مهم بەڕاست بەس گەرم و گوڕی وەلای منە بە هەموو شتم میترە کە بەخۆڵە بووی ئەجاوایە؟ بەخۆکە فێر خواردن بۆ خدمانمان نای خواردن نەخوێن نا بەخوارێک بێ حەزی لە چ خواردنێکە؟ برنجلۆ زۆر باش لەگەڵ زمانی سویدیا تۆ بەهۆی ساراوە فێر بیان خۆ پێشترت ناسزانی خوێندم تاوا کرد بە بۆنی خوێندنەوە فێر ئەمیش توانیوێتی هاوکار پێلەوەی زیاتر؟ بۆم نەگەر یەک کەلیمە دوو کەلیمە غەڵەتی ئەم بۆ ڕاستێک هاتەوە ئەوش فەرقە بێ
بەس ئەو چۆنە لە کوردیە فێر کردووە باشە تێگە بەس تێگەیان ئەگە قسەشی پێکە بەڵام لە هەموو شوێنە قسەی پێ ناکە زیاتر لە کەسوکاری خۆمان لەگەڵ دایکمان لە خوشکەمان قسەی پێکە چ شتێکی زۆر تایبەت هەستەکەی وەڵا خۆشە ڕۆژێکیان لەگەڵ خوشەکە عاجیەکمان بوو ئێتر من لێرە بووم لە سلێمانی ڕۆژمە دەرەوە هاتمە ماڵەوە سێرەکەم دایکم ماڕم لێوەتم دا چییە بۆ شەڕح کرده بوو کە لەگەڵ خوشەکە قسەم نییە سارا کام وشەی کوردیت لەلا تایبەتە کوردش I don't know. هیچ وشەیەک تایبەتی نییە لەلایە Przyjdziemy specjal kurdyjskiego uczą Dukan. Smakan? Let's try speaking Kurdish, okay? Okay. سڵاو سارا Slav. چۆنی باشم تو باشی؟ تەمەنت چەندە؟ Çan sağlığı. چەند ساڵی؟ 27 ئێستا مانگی 5 28 مانگی پێنجە بی بە نه مانگی 8 مانگی هەشتا بی بە 25 خەڵکی کوێی؟ نا کاگەوسەر خەڵکی کوێی؟ لەکوێ لە دایک بووی؟ سویدە کوردستان خۆشە؟ خۆشە جوانە؟ جوانە زۆر باشە کەواتە باش هاتووە لەگەڵ باش هاتووە. ئەوەی تێبینیم کرد لێوی کوڕت زۆر بە باشی کوردیە زانە لە دایکی باشتر توانە قسەی پێ بکە ئەویان چۆن فێر کردووە؟ هەر ڕۆژ شەو بەردەوام بە کوردی قسەی لەگەڵاتە بە سویدی قسەکەڵم بە کوردی قسەکە یعنی سە تاوام لێ کردووە بڵێ سویدۆرە نا من کوردم ئێستا منیش لێم پرسیەوەم لێ پرسیەم و تۆ کوردیان سویدی و کوردم ئەموو بابەت تۆ سویدی ئیلایونا من هەر کوردم بزە بوو ئەمە یعنی لە ناخیە هەچی شتێکی جوانی کوردە تیامە چانووە یعنی سە من کوردستان وەکو بەهەشتە بینە کورد وەکو بەهەشتە بی بڵێ کورد و سویدی ئیلا کوردەکە هەڵە بژێرە کاکە تۆ سویدی؟ The difference from Sweden is جیاوازی لە نێوان کوردستان و سوید ئەوەیە لێرە منداڵەکان لە ماڵەوە دەبن ئەگەر دایکان لە ماڵ بن هەتا 5 ساڵی بەڵام لە سوید دوای ساڵێک دەنێردرێنە داینگا دیارە لێرە هەر بۆیە لێرە ئازادیەکی زیاتر بۆ منداڵ هەیە دەتوانن بچنە دەرەوە و لەگەڵ ئامۆزا و پورزەکانیان یاری بکەن they can go their friend cousins دیارە لەبەر ئەوەیە کا کاوسەرەی بینم لێرە عجوولێکی زۆریان پێوە دیارە حڕن لێرە حڕن لێ ئەوەی کە لێرە ئیکەن لێ بۆیان ناکرێت بە تایبەتی کەیڤن کێڤن ئاوتە دەموچای هەمووی برینار بۆڵەمەوە چێڵەن دانانیشێ دانانیش زۆر حەرەکە ماشەڵڵا زۆر حەرەکە مناڵەکانتان تەمەنیان چەنە بچووکەکان پێم وایە بچووکەکەیان 9 مانگە کێڤینمان 3 ساڵە و لیۆنیشمان 5 ساڵە باشە حەزەکەم بابەتێکتر باس بکەین ئەویش کەشوهەوایە دیارە خۆت دەزانی کە سوید زۆر ساردا لەگەڵ ئێرەیە چۆن توانیتانە ڕێ بکەون ئەم تۆ لەوێ چۆن ئیداراکەی هەم ئەو لێرە چی هەش کاتینەوە زیاتر لە جەوفێنکەینەوە گەرمەگەرماکی ئێران نەدیوە نەیبینی هێشتا نانە نیانبین گەرمەگەرماکی ئێرە بدینن نازم نابجێناڵێ ئێمە پێشی بینەوە بەحرەکانەوە بەستوی بەسە بەحرەکان ناڕۆشتین بە سەڵەکە لەوێ زۆر ساردە بەڵام ئێستا هاوینیشی گەرمە های تقریبا نەکو ئێستا وایە ئێستا ئێرە وایە بەڵام ئەو هاوینە گەرمی ئێرەی نەدیوە ڕۆژێ پیشان نییە سارا سارا پەیوەندیت لەگەڵ سروشتی کوردستان چۆنە و جیاوازی چییە لەگەڵ سوید؟ in Sweden you see it everywhere لە سوید لە هەموو شوێنێک دار و درەخت دەبینیت بەڵام لێرە پێویستە بە تایبەت بیتە ناو سروشت و لە ناوچەی تایبەتدا دار و درەخت ببینیت بۆ نمونە لە سوید هەر کە لە ماڵی خۆمان دەچینە دەرەوە ڕاستە و خۆ دار و درەخت و سروشت دەبینین بەڵام کاتێک لە کوردستانین و لە ماڵی دایکی هاوسەرین تەنها شەقام دەبینین in other houses دەستان خۆش بێ زۆر سوپاس دەکەم کاک هاوسەر خۆشحاڵ بووم ساراخان هەروەها منیش لێ بە کوردی پێ بڵم زۆر سوپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی هاوژینی بوون تاوەکو بەرنمەیەکی دیکە و کللتورێکی دیکەی جیاواز و خێزانێکی جوانی دیکە بەخواتان دەسپێرم